بێگومان کەمنەو کەسانی کە مێژوو ئایان نووسێتەوە و کەمنەو کەسانەی کە توانیویانە خەباتێکی زۆر تەواو کوردانە بکەن کە جارێکتر مێژوو بە جوانی باسییان بکاتەوە. یەک لەو کەسایەتیانەی کە هەمیشە جێگەی شانازیە بۆ گەلی کورد ئەو خاتونەی کە توانیوێتی تەواوی ژیانی خۆی هەم لە شاخوا هەم لە شار بۆ کوردایەتی و بۆ کوردستان دابنێت ئەویش خاتوو هێرۆ ئیبراهیم محمەدە. ئەم ئێوارەیە لە مەراسیمێکی زۆر تایبەت و ناوازەیە کتێبێکی تایبەت بە هێرۆخان لووتکەی خەبات و تێکۆشان لەلایەن زۆر بەڕێز باڵیۆز دکتۆر محەممەد سابیر کە بەڕێزان نووسەرن بڵاو کرایەوە قسە و باسی ئێوارەیەم لەسەر ئەو کتێبا بێت بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد سابیر کە ئێستا لە سودی کورسات مەگەزین لەلام میوانە. دکتۆریان زۆر بەخێر بێی. زۆر سپاس دەکەم. سڵاو لێبێ وارێت باش بێ. سڵاو لە تۆش و ئێواری تۆش باش و خۆشحاڵم کەوە ئەم فرسەر ڕەخسانوە هیچ نوێ بە چەند وشەیەک باسی هێرۆخان. من زۆر خۆشحاڵترم دکتۆریان دووبارە بەخێر بێی. هاوڕێی 53 ساڵەی تۆ بەڵێ چۆن بیرت لەوە کردەوە قۆناغی ژیانی بنووسیتەوە؟ لە ڕاستیە من وەکو هاوڕێی تەمەنم وەکو خۆشێکی خۆم قەرزاری ئەو هەموو تێکۆشەری قەرزاری تێکۆشەرەکانی ترە و ئەوەی کە بتووە ینی بیرم لەوە کردەوە خۆی ساڵە لەمە پێشتر من دەستم بەشی یەکەمی ئەو کتێبێککە نووسیمە ساڵە لەمە پێشتر وەکو گەڵاڵەیەک وەکو ڕەشنووسێک نووسیمە بە تەمای ئەوە بووم لە بیرەوەرەکانما بەشێکی زۆری لەو ئەوەی لە کتێبەکەمان نووسیمە لە بیرەوەرەکانی شماتایەتی لەبەرەوە ئەو شخصێتی کە من طبعا ئەو کەسایەتانەی کە من معجبم پێوە بە عجبم بە شخصێتی مام جەلالەوە معجبم بە شخصێتی مامۆستا برایمەوانەیە معجبم بە شخصێتی هێرۆخانەوانە ئەم سێ کەسە لە هەروە معجبیشم بە شخصێتی کاک نەوشیروانی شەوەسان وەکو خۆی بە وجدانەوە مشتەکان بڵێ کە زۆر معجبم بە ئەو شخصیاتانەوە لە هەموو کەسێ زیاتر خەڵکی کەشەیە هاوڕێمەیە برادەرم هەیە بەڵام بۆ ئەوانەوە بیرم لەوە کردەوە کە ئەو بڵێ قۆناغانەی کە هێرۆخان لە مناڵیەوە بڕیوێتی هەر لەوەی کەوا لە پاش ئەوەی لە چێتە زانکۆ و دوای ئەوە تەخەڕوجەکە دوای ئەوە بێ بە هاوسەری مام جەلال و دوای ئەوە لە شامە بێت و دوایەوە چێتە شاخ و دوای ئەوە یەتەوانێ و ئەوێ بە ئەندانی پەرلەمان پێم باش بوو کەوا من هیچ نەبێ شتێکی بچووک کەم بۆ هێرۆخان. باشە دکتۆر هەموو کاتێک لەگەڵ نووسینەوەی بیرەوەریەکانە یاخود نووسینەوەی ژیانی کەسێک زۆر جارەیە پەنابینە بەر سەرچاوەکان یاخود کەسەکە خۆی یاخود کەسانی دەوروبەری تەواوی زانیاریەکان ئەوەی ئێمە پێویستمانەوەری ئەگرین و لە دووتێ کتێبەکە چاپێکین و بڵاوەکەینەوە. ئەوەی کە من بزانم تۆ تەنها سوودت لە زاکرە و لە بیرەوەریەکانی خۆت وەرگرتووە چۆن ئەم هەموو یادەوەریەت لە لاماوە؟ من ڕاستەکەی وایە وەکو جەنابە دەڵێ من هەموو شتێکم لە زاکری خۆما داناوە نەک هەر بۆ ئەوەی کەیسی هێرۆخان بۆ بیرۆوەکانیشم یەکێ لە کەم و کوڕەکانی من لە شخصێتی منە ئەوەیە کە شتم تۆمار نەکردووە هەموو لە زاکری خۆمە هەتا لە قوتابخانەیە جەدوەلی وەنیە جەدوەلی هێنت هەیە کات بانی چی تێ دوو بیان چیە هەفتەی چییە هیچ شتێکم تۆمار نەکردو هەموو لە زاکی ڕخۆمە بەداخەوە ئێستا تەکنۆلۆژی زۆر پێشکەوتووە لایەکەوە بەداخەوە لە لایشی زۆر باشە ئەجینە هەموو ژمارەی تەلەفۆنی هەموو کەسێکیشم کە ناسیومە لەبەرم بووە لەبەرەوە ئەتیمادی تەواوەتیم لەگەڵ زاکرەی خۆم کردووە هەرچەند ئێستا پێدان بەوەیانێم کەوە سلوبێکی ناڕاستە هەڵەیە لە هێنا ئێستا ئەموو قەت قشتم لەبیر ناچێ بەڵام قابل لە برچوونەوە هەیە شتانە بەڵام خۆشبەختانە تا ئێستا بەشی زۆری ئەو شتانەی کەوا بەسرم هاتووە قۆناغەکانی ژیانم یاوڕەکانم هەمووی لە زاکری خۆما تۆمار کردو باوەڕژ ناکەم بە هەڵەیە چوبێتم ئەو کتێبەکەی بیقێنەوە ئەگەر شتێکی زیادەوەڕێویم کردبێ یان کەم ڕەنگەکەم کردبێت لە حەبە دەرحەقی هێرۆخان بەڵام زیادەوەڕێویم نەکردووە هەمووی وەکو خۆی گوتوم. ماندوو نەبیت. دکتۆر باسێک لە قۆناغەکانی کتێبەکە بکەین چۆن قۆناغەکانی خاتوو هێرۆ ئیبراهیم محەمەدت نووسیوەتەوە؟ من هێرۆخانم لە ساڵەکانی من کە لە ساڵی 64 بۆ 65 چوومە زانکۆی بەغدا لە کۆڵیجی زانستی داوام مەکرد لەو کاتەیە هێرۆخانیش لە بەغدا بوو لە هین لە زانکۆی مستەنسیریە وەرگیرا لە بەشی دەروونناسی وەرگیرا بەهۆی ئەوەی کە وەکشی مامۆستا برایم مەحمەد بوو بەهۆی ئەوەی کە لە دوای 65 جوانێ پارتی دیموکراسی
کوردستان باڵی مەکتەبی سیاسی زۆری قادەکانم لەوێ بوون مامۆستا برایم دوایی هاتەوانێ بەهۆی ئەووانەیە کە ئەویش هێرۆخان ئەندامێکی چالاکێتی یەکێتی قوتابیانی کوردستان بوو و هەروەها ئەندامێکی پارتی دموکراتی ئەوسا باڵی مەکتەبی سیاسیە بەهۆی ئەو کۆبوونەوانەی کە ئەمان کرد لە بەغدا هەفتانە کۆبوونەوەمانە کرد یان لە بۆنەکانە لە بۆنەی نەورۆزە لە بۆنەی گەشتەکانە لە ئەو یەکتریماتیانەسی من لەو کاتەوانەیە لە ساڵەکانی 65 بۆ 60 هێرۆخانم ناسیوە هەتاوەکو تەخەڕوجم کرد بە یەکەوە لە نزیکەوەوانە زۆر شتەوە یادگارەکانم جێراوەتەوە لەوێ لەوانەیە بەشێکی ئەوەی کە یادگارەکانیش هاوڕێکی نزیکی خۆت بۆیە بەشێک لەو یادگاریانش کە هەیە بۆیە ساڵەکانی شە بەباشی بیر بەڵێ بیرماوە هەموو شتەکانیشم بیرمەوە دوای 69 من تەخەڕ هاتمەوە سلێمانی ئەو لە بەغدا مایەوانێ دوای هاوسەرگیری کرد لەگەڵ مام جەلالە لە ساڵی هەفتایە ئیتر ئەوە بوو هەردوو باڵاکە یەکی گرتەوانێ دوایی مام جەلال و هێرەخوان چوونە دەرەوە بۆ شام من برام لێ هاتمەوە بۆ سلێمانی دابرام لە هێرۆخان تاکو ساڵی 1970 ساڵی 1970 کە یەکەم جار کە بینیمەوانێ لە کۆنفرانسی یەکێتی نیشتمانی کوردستان لەقی ئەوروپا لە بۆ پارت بوو لەوێ زۆر نزیک بووینەوە لە هەموو بیرۆڕاکەمان هەتا وای لێ هات پاش فرانسەکە ئەو گەڕایەوە لەندەن و بەتەما بوو بگەڕێتەوە لەندەن و بچێتەوە شام و لێوێ بچێتەوە کوردستان هەرواشی کرد من ئەوسا کۆمەڵە بووم کۆمەڵەیەکی بڵین یاساریەکی تۆخ بووم ئەوش لە بیرروبار مەسلەی هەژاران و مەسلەی کریکاران و مەسلەی بیری پێشکەوت و مافی ژنان و مافی مرۆڤ و ئەوانە زۆر نزیک بوون لێکەوە داوام دەکرد بێتە ناو کۆمەڵەوە نامەیەکم بۆ نووسیەوە نامەکەم بڵاو کردوێتەوە ئەوێش بە 25 لە 25 ئابی 1976 جابی یاومەتەوە خۆتان جابەکە خوێندنەوەڵێکە زۆر زۆرم پێخۆشە و من ئامادەم تۆ چی ئەڵێت ئەو ڕێنمانەیەتان هەیەکە ئێمە ئەو ساکە لە کۆمەڵەیە یەکەم بە پرۆگرامی ڕۆشنبیری دەستمان پێ کرد ئەڵێ هەموو جێبەجێەکەم نامەکەم خوێنەرەوە بزانێت کە چۆن لەو کاتەوانێک کە بە نزیکی بەدەیان نامە ناڵم بە سەدان ڕەنگە بە سەدانیش بێ نامە لە بین من و هێرۆخانە هەیە بۆ ئاڵوگۆری بڕڕا بۆ هەواڵەکان بۆ هەموو شتێک لەبەرەوە ئەو دەستنووسانە چ چێژێکی یاوە بە کتێبەکە دەستنووسانی کە لە نێوان من زۆر چێژم لێ بینووە نامەیەکی کێ بڵاوەکەم و لە هینەکەمە نامەیەکەمان بۆ نووسی طبعاً پاش ئەوە ینی کاوسەرگیرم لەگەڵ هەتاوی خەزانمان کردووە نامەیەکمان ئەو لە شامە لە هەشتاکانە لە شاخە چێژم بێشێکە کە هاتووە خەڵک نەبووە ساکەوە هەمشە بۆ شێوەیە نەبوو نامەیەکم بۆ نووسیوە و لەگەڵ نامەکەیشە دوو پێڵاوی باش کە بۆ مام جەلاوی کاگنەشیروان بوو لەگەڵ هەتاویش خۆی هێرۆخان حەزی لە دێرۆسیمایە لە هینی عەترێکە بۆنێکەوە ئەوش ئەوەی بێن کردەوە جا کە پێگە نامەکە جابی یاومەتەوە ئەڵێ من نازانم ئەم هیچیان هینەکە گەورەیە ژمارەی پێڵاوەکە تو ئەم پێڵاوە بۆ چه ناوەردۆتەوانێ بە پێی کەسمانی ناکرد ئاخرەکەی دامان بە سامان گەرمیانی ئەو کە تری مامەجرم طبعاً بۆ نەوشیروان نووسی بوو دیارە بوو بەتوی نەوشیروانش گەورە بوو من نەوشیروان کەڵەگەت بۆ بزانانی پێشی گەورەیە زادوایە باسی ئەوەکە کە چەند هین بوو ئەڵێت باسی بۆ نەکاکە کەواشێتەوەی کرد کە چەند لە باوشی گردو دوو شولەی هەر ئەو بە هیچ شتە ئەو نەدڵی خۆش نەبووە زۆر باشە کەواتە ئەم دەستنووسانش بێکمان چێژێکی تایبەت لەبەر ئەوەی نووسینەوەی ژیانی هەر کەسایەتیە پێویستی بەوەیە کە بەشێک لە واقعەتیش باس بکات و زۆر بۆ نەڕازگۆییش بگەێنرێتە بینەر چ شتێکی تر هەیە لە نێو کتێبەکە باسکراوە دکتۆر زۆر شت هەیە باسکراوە باسی هەموو قۆناغەکانی ژیانی هێرۆخانم کردووە هەم لە شەستەکانەوە تا هەفتاکان دوای ئەوانە لە شام کە چەند جار ژیانی هێرۆخان کەوتۆتە مەترسیەوانە زۆر جار هەوڵی ئەوەیان ناوە کە بیڕفێنن ئەوانم هەموو باس کردووە زۆر جار کە چۆتەوە کوردستان کۆمەشی بردوێتەوە پارەی بردوێتەوە لە مەتاری تاران زۆر ئەزیەتیان ناوە هەموو ئەو شتانەم هەموو بە باشی باس کردووە دوای ڕاپەڕینیش بەسەر هاتوێتەوە بووە بە ئەندامی یەکەم خولی پەرلەمانی کوردستان لە پەرلەمانێتەکەیشە جارێکان یەکسەر دوو نامەیم بۆ بڵاو کردوێتەوە یەکیشیان بوو هێلاری کلینتۆن نووسیوێتی کە ئەوسا خانمی یەکەمی ئەمریکا بوو یەکیشیان بۆ مادام احترام کە ناومان ناوە بڵین
داکی کورد ئەوەی خانمێ هێلاری کلتن داوای لێکە داوای ئەوەی لێکە کە چۆن یارمەتی مناڵی کورد بدرێت کە چۆن یارمەتی ژنانی کوردستان بدرێت چۆن مافی مرۆڤ پارێزراوە بێ لە کوردستانە هەموو ئەو شتانەی کە لە ئیشەکانی ڕۆژانەی و لەمە دوای کە کردوەتی هەموو لەو نامەیە بە ئینگلیزیەوە کراوە بە کوردی بڵاو کراوەتەوانێ هەروە نامەکەی مادە میترانیش کۆمەڵی نامەی تریشە وەڵام ئینشەڵڵا بڵاو یەکەمەوە نامەکانی تریشیەوە لەبەر ئەوە لە دوای ڕاپارینەوە اینجا هەستا دەستی کرد پێشەوەشەوە بوو ڕەخراوی یەکێتی ژنانی سەشتاونوە دروست کرد لەقەت لەگەڵ کافێخانە دوای ئەوش کە هاتەوە مناڵ پارێزی دروست کرد خۆتان باشە زانن کە مناڵ پارێزمانەگەر هەر بابەتێک لە بابەتی ژیان بۆ نمونە لە باشووری کوردستان باس بکەین خاتوهێرۆ ڕۆڵێکی گەورەیتیا هەیە لە هەم دروستکردنی و هەم لە بەرەو پێشبڕی و لە هەم بەردەوامی پێدانیش لە هەموویە جا نەمتوانیوە هەمووش بە تەفاسێن بەڵام هەموو شتەکانی باس کردووە هەموو شتەکانی خۆش باس کردووە و بەڕاستی با پێ بڵێم ئەوەی هێرۆخان کە وەکەوتم ئەو خەڵسڵەتانی لە هێرۆخانە هەیە نەمبینیوە لە کەسی کەیە هەبێت مامجلالەوە مەسلەیەکی کێیە ئەجینا وەرە تۆ لە کەسایەتی کۆمەڵایەتی بی لە کەسایەتی لە پێشمەرگایەتی بی لە ئازایەتی بی لە سیاسەت مەداری لە دیبلۆماسیێت بێ لە ئیشی خێرخوازی لە هەموو شوێ بێ هیچیشی باز نەکراوە چێ بینوێتی ڕۆژ لە ڕۆژان هێرۆخان بێتە سەر لە قەناتێک باسی خۆی بکە یان باسی ئیشەکانی خۆی بکە ئەوەی ئەوی ژارمەتی بناڵی داوە هەژاری داوە لە قەوماوانی داوەەوەی پێویستی بە کەس نەیکردووە هەموو ئیجارە کاگنەشووا کە منێ بینی من هاوڕینشە کاگنەشوان ڕەفیقی و هاوڕێی تەمەنمە هەموو جارەوەی حەمە ئێمە هەمومان نەمانتوانیوە بەشێکی بچووکی هێرۆخان کەن بۆ ئەم سلێمانیە ئەو بەقەدەر هەمومانی کردووە دابزان لەو بابەتە جاوانە بەشێکی زۆری پەنجەم خستۆتە سەری کەچی پرسیارێک زۆر لەلام گرنگە وەڵامەکەی بزانم تەواوی بیرەوەریەکانی نێو هێزری خۆتت نووسیەوە اینجا ناونیشانەکەت بۆ دانایە خۆ ناونیشانەکە لەم ناونیشانەوە بە ئەمە بنووسمەوە بەڵێ ناونیشانەکەم خۆم من خۆی ئەو بەشی یەکەمی تقریبان ساڵە لەمە پێشتر نووسیومە تێگەی ئەمیز کە لە بیرۆەکان ماهنیکەمیان بیکەم بە کتێبیشەوە مەڵبەندی یەشێتی نیشتیمانی وتیانە من نیزانمان وایە نیازمان هەیە کتێب لە سەری دەرکەی وتم من بە شەر تێک شتەکانی خۆمتانەوێ کە من خۆم نووسەری بم نامەوێەوە و یەکەم شت کە دانیشتم لەگەڵیان وتم ناونیشانی کتێبەکە بێن هێرۆخان لوتکەی خەبات و تێکۆشە دکتۆر ناوەڕۆکەکە و هەموو لە هەزر و بیری خۆتا هەبووە ئەوەی ترەوە ناونیشانەکەش بێگومان ناونیشانێکی زۆر تایبەت هێرۆخان لە لوتکەی خەبات و تێکۆشان توانم بڵێم پڕ بە پێستێتی بێگومان پڕ بە پێستی ناوەڕۆکەکەشێتی ئەوەی کە من ئاگادار بم خەریکی نووسینەوەی بیرەوەریەکانی خۆتی بەڵێ ڕاست لەویا خاتوهێرۆ چ ڕۆڵێکی بێت دەورێکی گەورەی هەیە بەشێکی زۆر من لە بیرۆەکان بە باسی زۆر کەسایەتیم کردووە لەسەر و هەمویانەوە مامجلال مامۆستا برایم با بڵێن هێرۆخان طبعاً بێگومان ئینجا ڕێ هاوڕێکانی خۆم وەکو کاکشازاد وەکو با بڵێن شێخدارۆ شەغنووری ئەوانەی کە هاوڕێم بوون و لەگەڵمان بوو وەکو شەید ئەحمەد حەمەکەریم بەداخەوە زۆر کەسێکیان لەوانە نەماون کە هێنی خۆم بوون ئەوانم هەموو کەسایەتانشم باس کردووە و باوەڕەکەم تقریبان تەواو بووە دەوری 600 لاپەڕابێ ئەوە وەکو بیرەوەی دەرەچێتە دەرەوە نووسینەوەی سیرەی زاتی یاخود نووسینەوەی بیرەوەریەکانی چاک کۆمەڵێک مەرجی هەیە بەڕای تۆ بێت چۆن بێ وەکو خۆی بێت ڕازگۆ بێنسان لە نووسینەوەی چی وەکو سیرەی زاتی ڕووداوەکان ئەبێ چۆن ڕوویداوە بە هەمان شێوە بە هەمان شێوە بێ زیای پێوە نەنرێت وەکو خۆی بێ نەکردو وەکو خۆی بێت هەر بێ وەکو خۆی بەیانی شتێکی زیای و کەمی نەبێت وانە بەڕێی من باشە لای ئێمە بۆ نمونە گەیشتونەتەوە قۆناغی کار کەسی سیرەی زاتی خۆی بنووسێتەوە وەکو خۆی بنووسێتەوە ڕووداوەکان نەشێوێنێت ناوی کەسایەتیەکان وەکو خۆی بێنێت بۆ نمونە هەر کەسایەتیەکە زۆر جارەڵێن غەدری کردووە خیانەتی کردووە یاخۆ هەندێک کاتێڵێ بە حرف ناوەکەی ئەهێنین لە نێو خەباتی سیاسیە بە تایبەتیش سیرەزاتی سیاسیەکان بە شێوەیەکی ئەو کەسانی کە سیاست مەدارن و ژیانی خۆیان ئەنووسنەوە
حقا زۆر بەوجدانەوە بنووسنەوەە وەکو ڕاستیەکان بنووسنەوەە من کاوەی کە نووسیمەتەوە ڕەنگە تۆ ئینشەڵا بەرچاوە دەکەوێت قەت باسی ئەوم نەکردووە کە هەموو بەتەڵەکە خۆم بووم ناوانێ ئەو کەسانی کە ئیشیان کردووە لەگەڵ ما و کەسانێک کە ڕایان هەبووە بۆ چینان نەبووە هەموو وەکو خۆی باسم کردووە دیارە من معجب بووم بە هەندێک کەس وەکو کەسایەتی مامجێل لە مامۆستا برای محمەد هێرۆخان مەسەن ڕەفیق کاک نەوشیروان ڕەفیقەکان وەکو شازاد وەکو نزیکترین ڕەفیقی من ئەحمەد حەمەکەریم مهندس کە شەهید کراوە کە ئەدام کراوە معجب بووم پیانەوانێ ڕەنگە وەکو خۆی نووسیمەتەوە شتێکی زیادەم نەکردووە بەڵام لە پێم خۆش بکە بیان کە وەکو وەفایەک و من لەسەر ئەو کەسانە کە ڕەفیقم لەسەر نووسیون کەم بە کتێبێک لەسەر محمەد مەلا عەزیز نووسیمە لەسەر شازاد نووسیمە لەسەر جەباری حاجی ڕەشید نووسیمە لەسەر تقریبەن ئەوانەی کە شەهید بوون و یان وەفاتیشیان کردەوە دەوریان هەبووە هەمووی نووسیوە هیوایە 30 لاپەڕە هیوایە 35 لاپەڕە هیوایە لەسەری بێگومان ڕووداوە مێژوویەکان زۆرن و بەشێک لە نووسینەوەی کەسایەتی و بڵێن ئەو کەسێک کە ژیان و سیرەی ذاتی خۆی ئەنووسێتەوە بێگومان ڕووداوەکانیشی لەگەڵ باسەکات کە ئەمە لە فەوتان ئەپارێزرێ تا چەند لەگەڵ ئەوەیەیت کە کەسایەتی سیاسیەکان بە تایبەت بۆ نەتۆ خۆت کەسێکی سیاست مەداری واروان و سەریشی تا چەند لەگەڵ ئەوەی مرۆڤ تا خۆی لە ژیانە بێت خۆی ڕازگویانە ژیانی خۆی بنووسێتەوە بیکا بە کتێبێک بۆ ئەوەی هەم ئەو شۆڕشەی کە هەبووە هەم ئەو مێژووی کە هەبووە وەکو خۆی بنووسێت ئەوە زۆر ڕاستە من زۆر بە پێویستە بەڵام هەندێک جار لە سیاست مەدارەکانی ئێمە هەتا مامجەلاریش و هەتا مامۆستا برایمیش هەردووچیان کە دوو سیاست مەداری لە تیرازی یەکەمن نمونیان زۆر کەمە بۆ خۆم نمونەی نییە بەڵام بۆ خەڵکانی کرد لەوانە ئەو تەقمەی نەبێ نانویستووە بیرەوەرەکانی خۆیان تا لە ژیانە بنووسنەوە چونکی ئەگەر بینووسنەوە بێ بە ڕازگویانە بینووسنەوە هەندێشت هەیە کە ڕەنگ کێشە و ئەمانی لێ بکەوێتەوە بەڵام بەڕێی من ئینسان بینووسێتەوانە قیر و سیاچی ئەبێت من خۆم ناڵێم هەموو شتم ناڵێم ئەوە بزانە مراعاتی هەندێشتم کردووە بەڵام بەشێکی زۆریم وەکو خۆی نووسیوەتەوە وەڕای خۆم بە سەراحەت وتووە زۆر شر ڕەنگە زۆریش بکەوێ لەسەر خۆم وەکو لەسەر ژیانی خۆم و ئەو شتانە بەڵام گوێ نادەمەوەوانە حقیقەتە لای من لایە ڕەنگە بە بۆچوونی من ئەو وابێ قەڵکی کە بڵێت تۆ بۆچوونەکە ئەڵەیە ئەو شەشی زۆر ئاساییە بەڵام من خۆم وەکو بیر و باوەڕی خۆم ڕای خۆم قەت نەشاردوێتەوە ناشی شارمەوە پەنجە و خامە تا ڕەنگین بە دکتۆرگیان زۆر خۆشحاڵ بووم لەم بەشەی پرۆگرامان لەگەڵم بووی بەو هیوایم تەمەەن باقی بێت و ژیان نامی خۆ جارێکی تر لێرە پێکەوە لە پرۆگرام دانیشینەوە قسە هەرچێکی ترە هەیە هەرچیم هەبێ من ژیان نامی خۆم هی میلەتەکەمە لە خزمەتی ئەوە بێت بە تەئکیدی شتێکی کەم نییە من